نزیکەوە پێیان بگەێنێ بۆیە ئێمە ئامانجمان لە ئەم کۆڕانە لە مانگەیە بۆ مانگی بانگەشە ئەوەیە کە لە نزیکەوە خەڵک کاندیدەکان ببینێ و ئەوەی کە ئەیانەوە پێیان بڵێن و چکە ئەلحەمدولە سەربەرزانە لە ڕابردووە کاری خۆیان کردووە دڵسۆزانە دەستپاکانە خەڵکێکی ئەمین بوون خەڵک ئەلحەمدولە ئەیان ناسێت چۆنین کۆمەڵی ئیسلامی شانازیەکە بە تاک بە تاکی لە خوارەوە تا سەرەوە بە قیادەی ئەلحەمدولە بە پەرلەمانتارەکانی بە وەزیرەکانی یەک بە یەکیان نمونن یەک بە یەکیان شایستن و کەسی شیاون ئەلحەمدولە ئەمە هەر بە ئاعترافی کۆمەڵی ئیسلامی نە و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی نە بەڵکو بە ئاعترافی خەڵکی عەلمانی و خەڵکێکی ئاعتیادیش ئەلحەمدولە ئەو شایەتیان بۆ دەن کاتێ واقعی سیاسی ڕێ لە بوونی ئێمە بگرێ و بمان کاتە کۆیلە ئەمە زوڵمە خۆی بۆیە ئەم زوڵمەی کە لێرە ئەکرێ ئەو زوڵمەی لە ئەخلاقیاتە ئەکرێ کە ئەو هەموو ئینحرافە دانراوە ئەو زوڵمەی کە لەوە لە حقوق و واجباتە ئەکرێ لە وڵاتێکی پڕخێر و بەیری وەکو ئێستا وەکو هەرێمی کوردستان وەکو عێراق کە تا ئێستا ئەو پارانە و ئەو بڕە سەرمایە هاتووەتە هەرێم خۆی لە 120 تا 130 میلیارد دۆلارەدا لە قەڵم طبقەیەکی پێ پڕ بووە طبقەیەکیشی پێ قڕ بووە ئەمە خۆی بۆ خۆی زوڵمە زوڵمێکە لە بەندەکان کراوە کە قابلی قبول نییە بەندەکان قبوڵیکەن چونکە بێدەنگی لە زوڵم زاڵم زاڵمترەکە